الو باش سارة جان. سلامت بی کاکە سەڵاحجان. زۆر سپاس. ئەرێ چی بوو؟ دایکمت پەشیمان کردەوە؟ ناوەڵا خوشکم ئەوە بابەتە چکەیە؟ خێر بابەتی چی؟ خوشکم بەخۆت دەزانی داکەم پیر بووە، برایەکەشم ژنی نەینایە، ئەوزەم پێم باش بوو ئەنگۆش لە بەشماری خۆتان تەنازولکەن. چکۆ منیش تەنازولم کرد، هیچ عیلازمان نییە لەوەی زیاتر. چییە؟ مشکی تۆشیان شتەوە؟ ئێمە وتمان برامان هێو دیفاعمان لێکا پشتمان نەگرێت. ناخۆشی من ئەوە بابەتەکە نییە، بابەتەکە لەوەی گەورەترە. بەخۆت دەزانی واجبی داک و برا لەسەر ئێمەیە، ئەم برا گەورەم دەبی یارمەتیان بدەم. تۆ یارمەتیان بە، بەڵام وەرەوە گوتم ئێمە لە بەشی خۆمان خۆش نابین. خوشکم ئەمە تەنازولم کردیە لە حەق خۆم، ئەنگۆش تەنازوو بکەن خێرە براتانە چی لێ دەکەن؟ من ئێستا چی بە فاتحی مێردم بڵێم ها؟ هەتایە بە چاومیایەتەوە ئەنجا. خوشکم ڕاستە، بەڵام ئەدی چ لە داک و براکەم بکەم؟ ئێخۆ ئەوانش داک و بران خۆ لە زاوای لە پێشترن لۆ بۆ من. هەرچەندە پێشم ناخۆشە، بەڵام تازەم کە تۆ تەنازولت کردم نیش تەنازولەکەم. زۆر سپاس دەکەم خوشتی من. تخوا تەلەفۆن لۆ سکالاش بکە، بزانە قەنەعەتش بێوی ناینی، بەڕاستی ئەتوو بڕیارە تەواوەکەتدا. باشە کاکە گیان باش، ئێستا بۆ سکاڵاژەکەم. دەیا لە خوشتی من، خوا حافیز، یەکتر دەبینینەوە. خوا حافیز. باش خوات لەگەڵ. قسەم لەگەڵ سکاڵای خوشکم کرد و بە ناچاری ئەویشم ڕازی کرد. بەڕاستی چاومان لێبوو، بەڵام لە شەرمی سەلاحی برامان و لەبەر ئەوەی دایکمان حاشامان لێ نەکات ڕازی بووین. ڕۆژگار هات و ڕۆیشت، ئارام خانووەکەی فرۆشت و ئێمەش پەنجە مۆرمان بۆ کرد. ئارامی برام چوو شوقەیەکی ناوازەی کڕی و نینای خێزانی گواستەوە و دایکیشم لەگەڵ ئەواندا دەژیا. بەڵام ڕۆژگار هات و ڕۆی شەڕی دایکم و نینا دەستی پێ کرد. دا هیچ شتنی ئەم دەڕۆم. ئەدێ ژن هەڵەستایە؟ نووسێ لێ گەڕێ بەعندشکردنی ئێستا بۆ خۆی هەڵەستی باشە؟ باشە گەڕە دەی خوا حافیز. بەخێر خوا حافیز. کاژمێر دێ بووکەخان هێشتا لە خەوێ هەڵنەستایە. گوتم لێگەڕێ کوڕم ژنی دێنێ و دەحەسێمەوە. نەمزانی لە جاران مادیترە. ئێستا من نازانم لۆ نیوڕانێت چ لێ بنێم. خۆ هەرچێکی لێ بنێم بەدەستی من بێزی نایە بخۆ. با بچم هەڵێستێنم بە خۆی شتێک حازر کاتم. نینە نینە بەیانی باش کچم. دا بووە بە توندی لە دەرگای دەدەی؟ کچمەوە سەعات دێ هێشتا تۆ نەسای لە خوێنان حازرە وەرە نانی بخۆ. ناخۆم حەزم لە هێندێکی تر بخەوم. ئێدە وەرە مادام نانی نیوەڕۆ حازرکە. من دەڕۆمە دەرێ بۆ نێوەڕوانە. لەگەڵ چێ دەڕۆی؟ برادەرەکان. برادەر چێنە کچم؟ دا خۆم لەگەڵ مێردەکەم قسەم کردیە پێم گوتیە دەڕۆمە دەرەوە. کو دەبی بەبێ مێر بچێ دەرێ. ئەی کێشە چییە؟ کو کێشە چییە؟ داد خۆ واز بینە لەو مۆزوعانە، من دەخەوە مندێکی تر. سامان ئەڵێم زۆر غەریبی دایکم کردووە، بۆچی هەفتەیەک نەیهێنین بۆ لای خۆمان؟ دایکت؟ بەڵێ دایکم. دایکێکە کچەکانی بێبەش کردی بێ لە میراتی، نەشایانی خۆشەویستیە نەشایانی خزمەتکردنە. های ئەوە چیەوە نەخسە لە دڵەگری؟ بەسە ئەو مۆزوعە تەواو ببڕاوە. سکاڵا من ئەو غەدرەم پێ قبوڵ نییە کە لە تۆ کراوە، تێگەی؟ چییە؟ ئەڵێ چاو لە میراتی منە؟ ماشەڵڵا من مردوم لە برسا چاوەڕێی میراتەکەی دایکمە وانە؟ جۆ بگرە سکاڵا، ئەگەر ئەو میراتەتیش وەربگرتایە من یەک فلسیشم لە تۆ نائەویست. ئەی بابەتەکە چێوە لە باسیەکەی؟ من بۆیە باسی یەکەم مەرج نییە ئەوەی نوێژ و ڕۆژووی گرت مسڵمان بێت. سامان من ئەو هەموو خزمەتەم بە دایکت کردووە، دەمهێنایە ماڵی خۆمان یارمەتیمان دەدا، چاو لەوەی هەفتەی دایکی خۆم بێنم؟
دایکی من مرۆڤ بوو جیاوازی لە نێوان کچەکان و کوڕەکانی نائەکرد بەڵام دایکی تۆ بیبڕەوە بەستە ئەوە نە باسی خانەوادەکەم و دایکم مەکە